أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. هو الذي أنزل عليك الكتاب منه آيات محكمات هن أم الكتاب وأخر متشابهات فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله وما يعلم تأويله إلا الله والراسخون في العلم يقولون آمنا به كل من عند ربنا وما يذكر إلا أولو الألباب. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على أشرف الأنبياء والمرسلين سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. برزان وخوشويستان صلاحی خوای پروردگارتان لێبێت. بەردەوامین لەسەر باسکردنی بابەتی تەکفیر و بنەما فکرەکانی تەکفیر و تۆوی دروستبوونی خەواریج. لە دەرسی ڕابردووە قسەمان لەسەر گرنگترین بنەما فکرەکانی خەواریجەکان کرد. ئەمڕۆ قسە لەسەر ناسنامە و ڕوخساری بانگەوازەکەیانەکەین. ئەوان زیاتر بەچی ناسرا بوون، زیاتر چی هۆکارێک هەبوو وایان لێ بکە کە بەو شێوەیە پەرگیر و سەرەڕۆ بن. طبعا خاڵی یەکەم لە مەلامحی داعوەکەی ئەوان، لە ناسنامەی داعوەکەی ئەوان ئەوە بوو کە خەڵکیان هەمووی کافر کرد. ئەوجا زۆر ینی بەرفراوان ظاهری تەکفیریان بڵاو کردەوە. یعنی بۆ نمونە ئەوان سەرەتا لە تەکفیری ئیمامی عەلیەوە دەستیان پێ کرد، کەوتیان ئینی الحوکم ئیلا لله. ئیمامی عەلی حوکمی غەیری خوای قبوڵ کردووە کە حوکمی عەمری کوڕی عاص و مەعاویە و ئەبوو موسا ئەشعەریە. دواتر تەکفیرەکەی ئەوان سەری کێشا بوو ئەوەی کە تەکفیری هەموو ئەو جەمعی ئیمامی عەلی بکەن لەگەڵ جەمعی مەعاویە بکەن. دوایی تەکفیری هەموو ئەو کەسانیشیان کرد کە لە جێیشەکانە حضوریان نەبووە، بەڵام کە بیستویانە ئیمامی عەلی کارێکی وای کردووە، هەموو ئەوانیشیان تەکفیر کرد. یعنی هەر کەسێکیش دوای ئەوان کە ئەوانی تەکفیر نەکردبێ و پێی وابوو بێ کە ئەوان قەیناکە، ینی من لەگەڵ یانیم بەڵام من ئەوان بە کافر نازانم، هەموو ئەوانیشان تەکفیر کرد. کەواتە بەڕێزان ئەم ظاهری تەکفیری کە سەری هەڵدا بەم شێوازە گشتگیر و بەرفراوانی کە ئەوان کردیان نەبووە لە تاریخی ئیسلامیە. هەر ئەمە شوای کرد کە ئەوان دەستیان بچێتە خوێنی مسلمانان، ئیمامی عەلی شەهیدکەن و دواتر هەموو مسلمانێکیش کە ڕێی لەگەڵ ئیمامی عەلی بێ خوێنی بە حەڵال بزان و شەهیدیکەن. ئەمە خاڵێک بوو لە گرنگترین ڕوخسارەکانی بانگەوازی خەواریجەکان. خاڵێکی تر بەڕێزان پەرگیری ئەمانە لە وەرگرتنی حکومەکانە. یعنی ئێمە دەرسی ڕابردوو باسمان کرد بەوەی کە نوێژیان لە جێڕانەوەی نوێژیان لەسەر ئافرەت کە لە سۆڕی مانگانەیانە بێ واجب بکرد. تیان ئافرەت کە لە سۆڕی مانگانەیە بێ پێویستە نوێژەکانی بکاتەوە، کە ئەمە شتیوانیە لە دنیای، لە هیچ شەرعێکا شتیوانیە. بۆیە حتا جارێکیان ئافرەتێکیان کە هاتە خزمەتی خاتو عائیشە گوتی ئێمە بۆچی ئەمرمان پێکراوە کە نوێژ نەگێڕینەوە بەڵام ڕۆژوو ئەبێ بگێڕینەوە، فەرقی بینی ئەم دوو فەرضە چییە؟ خاتو عائیشە پێی فەرموو ئەحەروریەتون ئەنتی، فەرمی بۆ تۆ. طبعا یەکێک لە ناوەکانی خەواریج حەروریەکان بوو، چونکە ئەوان لە منتیقەی حەرەوڕا بوون. فەرمی بۆ تۆ خەڵکی ئەو ناوچەیی، بۆ تۆ هاوڕای لەگەڵ خەواریجەکانە. فەرمی ئێمە لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە سوڕی مانگانەمان تووشە بوو، نؤمر بقضاء الصيام ولا نؤمر بقضاء الصلاة. ئەمە تەعەبودە. ئێمە لە سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەری خوا فەرمانی ئەکرد ئێمە نوێژەکان بگێڕینەوە، ڕۆژەکان بگێڕینەوە، بەڵام فەرمانی نەکردو نوێژ بگێڕینەوە. ئیتر بۆچی دەپرسین؟ تەعەبودە و ئاوا وەربانگرتووە. لە مەسەلەی بڕینی دەستی جا قەناعەتیان وابوو بەوەی کە دەستی دەست ئەلێرەوە ئەبڕێ، نەک لە مەچەکەوە لە بنی ماڵە. بۆ چونکە ئەوان قەناعەتیان وابوو کە خوا گەورە ئەفەرمێ فەقتەعوا ئەیدیەهما، دەستەکانیان ببڕێن. گوتیان هەتا بنی باڵ دەستە، کەواتە لەسەری پەنجەوە تا بنی باڵیان لە دزیە ئەبڕی. وەکو عەرزیشم کردن حسابیان بۆ نیساب نەئەگرت کە نیساب شەڕتێکە بۆ بڕینی دەستی دز، کە ئەبێ نیسابەکە لە ڕوبع دینارێک کەمتر نەبێت، کە بە تەقدیری ئەمڕۆ گوتمان نزیکەی 200 و شتێک هەزار دینارەکە. کەواتە مە خاڵێکی تر بوو لەو خاڵانی کە ئەوانی پێ پەرگیر بوون. یعنی ئەم پەرگیریە لە وەرگرتنی حکومە، ئەم ظاهریە لە وەرگرتنی حکومە وای کرد ئەوانە بکوژ و بەبڕ بکەونە ناو حکومە شەرعیەکانەوە بە کەیفی خۆیان تەویل و تەفسیری بکەن، بگەن ئەوەی خوێنی مسلمان بە بچووکترین شوبهە حەڵال بکەن. خاڵێکی تر بەڕێزان لە دیاردە سەیر و سەمەرەکان یا لە سیمای بانگەوازەکەی و جەمعەکەی خەواریج ئەوە بوو کە ئەوان زۆر بە شوێن متەشابەهی قورئانە ئەگەڕان. یعنی ئەو هەموو ئاەتە محکەماتە هەبوون کە خوای پەروەردگار ئەمە بە ذەم باسەکە بۆ کۆمەڵی خەڵک.
پەروەردگار بەذەم ئەفەرمێ فأما الذين في قلوبهم زيغ فيتبعون ما تشابه منه ابتغاء الفتنة وابتغاء تأويله دقا ودق أم آية بسر خوارج كان تطبيق به حتى عبد الله كري عباس كوصفيانك أفرمي يؤمنون بمحكمه إيمانا بمحكم القرآن هبو بلام ويهلكون عند متشابهه بلام كأكوت نسر متشابه ئیتر بکوژ و ببڕ ئەکەوتنە ناوی بەکەیفی خۆیان تەویل و تەفسیریانە کرد چۆنیان بویستایە بەدڵیان بووایە ئەوە ئەحکامە شەرعیەکانیان پێناسا ئەکرد. بۆیە لەسەر مەسەلەی تەکفیر ئەوان هاتن ئەو حکمانی کە لەگەڵ تەکفیری خۆیانە بنەما فکرێ پەرگیرەکانی خۆیانە ئەگونجێ ئەوان هاتن ئەو حکمانەیان هەڵبژات. جارێکیان پیاوێک کاتە خزمەت ئیمامی عومەر پرسیاری لێکرد پێی فەرموو تەفسیری مرسەلات و تەفسیری ذاریات و تەفسیری بۆ نمونە ئەلقاریع و ئەو ئایەتانی کە بیدایەت دەست پێ ئەکا کەلیمەکانیان تۆزێک غامضن گوتی ئەم ئایەتانە پێناسەکەیان چییە واتاکانیان چییە؟ ئیمامی عومەر فەرمی عەمامەکەت لا بە لەسەرت کە عەمامەکەی لا برد ئیمامی عومەر فەرمی لەو ڕەئەیتوکە مەحلوقەن لەضەرەبت بەینە عەینەیک فەرمی ئەگەر سەرت تاشایە طبعا یەکێک لە سیما شەخسیەکان ئەو باسی من قسەم لەسەر سیما شەخسیەکانیان نییە هەموویان سەریان سفر کردبوو خەواریجەکان ئەم پیاوە کە هاو بە شوێن ئەمانەیە گەڕا ئیمامی عومەر هەستی کرد بۆی ئەم گەڕان بە شوێن تەفسیری ئەم ئایەتە غامیضانەیە و کە متەشابەهی قورئانن ئەمە شتێکی تایە ئیمامی عومەر فەرمی عەمامەکەت لابە کە عەمامەکەی لابرد بینی قژی هەیە واتە ئەمە یەکێک لە صیفاتی خەواریجە جەسەدیەکانی تیانەیە کە سەری تاشی بێ فەرمی ئەگەر سەرت بتاشایە لە ضەرەبت بەینە عەینەیک ئەم کێشە بە تەختی ناو چاوانتە. دواتر ئیمامی عومەر فەرمی ئەم پیاوە فیتنەی ئەوێ تەمەن پیاوە خەڵکی بەسڕە بوو هاتبوو فەرمی لەگەڵی دامەنیشن با خەڵک گومڕا نەکە با خەڵک تووشی گرفتی شەرعی و گرفتی عەقەدی نەکە سەحابە ئەگەرنەوە فەرمن ئەگەر لە مەجلیسێکە 100 کەس بووینەیە ئەم پیاوە بەهاتایە بڵاومان لێ کرد ئەوەنە پیاوێکی بەدفکر بوو ئەوەنە پیاوێکی خراپ بوو ئیثاری ئەم بابەتانەی ئەکرد کە تووشی خەڵکی تووشی گرفتی فکری ئەکرد عەقەدی ئەکرد لە شەرعە کەواتەی چیچکە لە سیماکانی خەوارج و حتا خەواریجەکانی ئەمڕۆ بەڕێزا من دوایت بە تەفسیل دێمە سەر ئەم بابەتە یعنی بۆ نمونە کە تۆ باسی بابەتێکی بۆ ئەەکەی لەو بابەتانی کە ئەمڕۆ لە سەردەمی ئێمەیە هەیە بابەتی دیموکراتیەتی بۆ ئەەکەی بابەتی پەرلەمانی بۆ ئەەکەی بابەتی حکووماتی شەرعی بۆ ئەەکەی بابەتی ئەحزابی ئیسلامی بۆ ئەەکەی بابەتی بۆ نمونە عەمەلیەی سیاسی بۆ ئەەکەی باسی تەعەدودی سیاسی بۆ ئەەکەی ئەم کۆمەڵە بابەتە عەسریەی کە هەن ئەمڕۆ ئەو دێ کام خاڵە زۆر سلبی و جەوهەریەتیایە لە خاڵە سلبیەکانی ئەمە ئەکا بە سەنگی مەحەق وەلەڕووی ئەمەوە تەقیمی هەرچی جەماعات و ئەحزاب و عملیی سیاسی و ممارەساتی تەشریعی هەیە هەموو ئەمانە بۆ مەوێنە ئەخر کاکی من باشە ئەم خاڵە ئێمە ئەڵین ئەم خاڵە سلبیاتی هەیە بەڵام ئیجابیاتەکانی لێک بدەرەوە بوونی ئەحزابی ئیسلامی و تەعەدودیەتی سیاسی ئیجابیاتەکانی لێک بەرەوە دیموکراتیەت بەرامبەر بکە بە دیکتاتۆریەت و ئەنزیمەی سیاسی هاوچەرق بزانە ئەم لە کام لە هەمویان کام باشتر نییە کام لەو باشترمان هەیە ئەمە بە پێودانگی ئیسلامی پێوانی بۆ ئەکەین خوای پەروەردگار کە باسی عەرق لە پێغەمبەرە فەرمێ صلی الله عليه وسلم يسألونك عن الخمر والميسر ئەفەرمێ کاتێک پرسیاری عەرقت لێ ئەکەن باشە یا قمارت لێ ئەکەن خوای گەورە بە ئینصافەوە بە پێغەمبەرە فەرمێ وەڵام بدەرەوە قل فيهما إثم كبير ومنافع للناس ئەمانە سوودی تایە بەڵام بۆ حرامە وإثمهما أكبر من نفعهما کەواتە پێودانگەکەی ئێمە بریتیە لە موازنەکردن لە بینی فقهی مەصالح و مەفاسیدە بزانین مەصلحەی ئەم کارە زۆرە یا مەفسەدەی ئەگەر مەفسەدەی زۆر بوو نایکەین مەصلحەی زۆر بوو ئەو کادەیکەین بەڵام تۆ بێ چلب بی بە خاڵە سلبیەکانەوە و هەموو ئیجابیاتەکانی ئەم بابەتانە تەرک بکەی ناکرێ بەڕێزان ینی ئەمە بەڕاستی پێی ئەوەتێ تەنەطع و پەرگیری و شوێنکەوتنی متەشابه خاڵە لێڵەکان ئەڵێ لە ئاوی لێڵاڕاوەکە ئەوان زیاتر ئاوایان نەکرد خاڵێکی تر لەو خاڵانی کە خەواریجەکان هەیان بوو باتیلی خۆیانە ڕازانەوە یعنی حەقیان ناشری نەکرد لە پێشچاوی خەڵک بەڵام باتیلیانە ڕازانەوە بۆ نمونە کاتێک ئیمامی عەلی معاویە و جێشی معاویە داوای تەحکیمیان کرد طبعا ئیمامی عەلی پیاوێکی متەقی و خواناز بوو پێی باش بوو کە تەحکیم بکرێ ئەوان لە ئیمامی عەلی سوورتر بوون لەسەر قبوڵی تەحکیم هاتنەوە ئاەتەیان بەسەر ئیمامی عەلی خوێنەوە ألم تر إلى الذين أوتوا نصيبا من الكتاب يدعون إلى كتاب الله ليحكم بينهم شون تو حكم نادي حكم بشرع إخوانك شون من نادي بحكم إخوان قرآن يعني برز كردو توا داوي تحكيمي قرآنك أجر تو تحكيمي قرآنك كواتا ما بي أو تري شيء هرشيان ليك قلت أنا قلت طلبي تحكيم قبولك
گوتیان ئەو کاتە وازت لێ دێنین وەکو وتمان هەڕەشی ئەویان لێکرد کەوتیان ئێمە تەسلیمی معاویە دەکەین و دیفاعت لێ ناکەین و چیمان بە عوسمانی کوڕی عەفان کرد ئەوەش بە تۆ ئەەکەین. هەردووای چەند سەعاتێک لە قبولکردنی تەحکیم طبعا ئاەتیانە هێنایەوە بۆ پشتگیریکردن و پشتڕاستکردنەوەی بۆ چوونەکانی خۆیان یەکسەر 180 پلە هەڵگەڕانەوە لە فکرەکەی خۆیان. اینجا ئەو ئاەتانەیان بەسەر ئیمامی عەلییا خوێنەوە کە ئیمامی عەلی ئین الحکم إلا لله ومن لم يحكم بما أنزل الله فأولئك هم الكافرون ئەمانەیان بەسەر ئیمامی عەلیا خوێندەوە. کەواتە ئەم تەلاعوبکردنە بە ئەحکامی شەرعی تۆ 2 سەعات لەمە و پێش لەگەڵ جەمعی ئیمامی عەلی بووی قبوڵی تەحکیمت کردووە ئێستا لەسەر یەک قسە کە پیاوێک کە ئەم پیاوە نەک بە ڕوبع بە عوشر هەر یعنی مقارنەتەن بە فقهی ئیمامی عەلی و وەرع و تەقوای ئیمامی عەلی مقارنە ناکرێت. ئێستا تۆ قسەی پیاوێکت کرد بە سەنگی بەحەق ئیمامی عەلی و جەمعی سەحابە و هەموو ئەو پیاوە بەڕێز و فاضیلانی کە لە ئیسلامە سەبقیان هەبوو هەمویان نەزەمی سفر کرد و هەمویانی تەکفیر کرد. ئەم حاڵەتی یعنی خێرا حکومکردنە بە ڕێزان وەکو پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن تەوصیفی کردن فعلا ئاوا بوون کە پێی فەرموون یەمڕقون من الدین کەما یەمڕق السەهم من الڕەمیە. فەرمی ئەمانە لە دین دەرئەچن وەکو چۆن وەکو عەرزم کردن تیر لە کەوان ئەمە بۆ خێرایی لە دین دەرچوونیانە بۆ خێرایی گۆڕینی ڕەئیەکانی خۆیانە. کەواتەیەکیشکە لە سیمادیارەکانی بانگەوازەکەی خەواریج ئەوە بوو کە ئەمانە زۆر ڕووی قەناعاتی خۆیانە گۆڕی. یعنی ئەمڕۆ قەناعەتێکیان هەبوو دوای 2 سەعاتی کە ئەمەیان بە کوفرە زانی ئەوەی تریان بە ئیمان نەزانی. هەر ئەمەی شوای کرد بە ڕێزان خەواریج پاشماوەیەکی زۆرکەم بن بە 20 فرقە هەر فرقەی و فرقەکەی تریشی بە کافر ئەزانی. ئەم خێراییە لە گۆڕینی بۆچوونە وای کرد کە ئەمانە هیچ ثەوابیتێکی شەرعیان نەمێنێ. خاڵێکی تر لەو خاڵانی کە هەبوویان بۆ ڕێزان تەناقضکردن یعنی ئەمانە متەناقضاتیان زۆر بوو. متەناقضات لە ڕووی چیەوە؟ متەناقضاتیان هەبوو لەسەرەوەی کە ئەمانە بۆ نمونە ئەیان گوت کە پێیان گوتن وتیان وەرنەوە ژێر ئیمرەی ئیمامی عەلی و ئیمامی عەلی سەحابەیەوە مبەششەرە بە جەنە و ئامۆزای پێغەمبەر و خەلیفەی موسڵمانانە و موسڵمانان بەگشتی بەیعەتیان پێداوە گوتیان نا ئیمامی عەلی کێیە لەو جئتمونا بمثل عومر لعدنا ئەگەر پیاوێکی وەکو عومەرمان بۆ بێن عومەر تازە لە قەبرا چۆن زینوکەینەوە بۆ ئێوە ئیمامی عومەر وفاتی کردو وتیان نا پیاوێکی وەکو عومەرمان بۆ بێن ئێمە بە قسەتانەکەین. باشە پیاوێکی وەکو عومەریان پێ زینوو نەبوو ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەوانش قەناعەتیان بە ئیمامی عەلی نەبوو. ئەمیرەکەیان کێ بوو بەڕێزان؟ عەبدوڵڵای کوڕی وەهەبی راسیبی ئەزدی بوو. ئەم پیاوە کابرایەکی ئەعرابی دەشتەکی خێڵەکی هیچ نەزان نە سەحابی بوو ئەم پیاوە نە خوێنەوار بوو نە متەقی بوو هیچ صفاتێکی تیان نەبوو. ئاخر بەدبەخت تۆ چۆن ئەمارەت و خلافەتی عەلی ئەگۆڕیتەوە بە عەبدوڵڵا؟ ئەو عەلیەی کە ئەو هەموو حەدیث و ئەو هەموو دەقا هەیە لەسەر فەضلی ئەم پیاوە لەسەر گەورەی ئەم پیاوە لەسەر سەبقی ئەم پیاوە لە ئیسلامە چۆن کابرایەکی دەشتەکی ئەعرابی خلافەتی دەشتەکیەکی عەرابیتان قبوڵە عەلیتان قبوڵ نییە؟ ئەوانە ئاوایان لێ هاتبوو. کەواتە تەناقوضاتی ئەمانە زۆر بوو. یعنی ئەمانە لەلایەک خۆیان زۆر بە متەقی و دیندارە زانی بۆ نمونەوەکو عەرزم کردن لە دەستی ڕابردووە ئەگەڕان بە شوێن خوێنی بەرازی ذمیەک یان خورمای ذمیەک کە هەر قیمەتی نییە بەڵام خوێنی ئەصحابی پێغەمبەریان صلی الله عليه وسلم حەڵاڵە کرد خوێنی ئیمامی عەلییان حەڵال کرد ئیمامی عەلییان شەهید کرد عوسمانیان شەهید کرد بە سەدەها سەحابەیان شەهید کرد. ئەم فکرە هەتا ئێسش ئیمتیدادی هەیە و ئەگەر خوێنی مەسیحیەک بە حەڵال نەزانێن خوێنی هەزارەها موسڵمانێ بە بچووکترین تەویل بۆ بە حەڵال ئەزانێ. کەواتە ئەمە یەکێکی تر بوو لە متەناقضاتە فکرەکانیان. بۆ نمونە خاتو عایشەیان تەکفیر کرد. بۆچی تەکفیرتان کرد؟ وتیان وەڵا خاتو عایشە لەبەرەوەی خوا ئەفەرمێ وەقەرنە فی بویوتیکن ولا تبرجن تبرج الجاهلیة الأولى. خاتو عایشەم ئاەتی تەطبیق نەکردووە لە معرەکەی جەمەلا و تەئیدی معاویە ئەکا و لە شەڕەکانە دێتە دەرەوە و لەبەرەوە خاتو عایشە مادەم ئەمەی نەکردووە ئەمە مرتەکیبی کەبیرەیە مرتەکیبی کەبیرەش لە نەزەری ئەوانە کافرە. دواتر وتیان عایشە چۆن بەبێ مەحرەم دێتە دەرەوە لە کاتێککە ئەوان درۆیان کرد خاتو عایشە مەحرەمی لەگەڵا بوو کە عەبدوڕەحمانی کوڕی ئەبوبەکری برای بوو لەگەڵ عەبدوڵڵای کوڕی زەبێری خوشکەزای کە ئەمانە هەردووکیان مەحرەم بوون لەگەڵ خاتو عایشە. دوای ئەوە خاتو عایشە بە نەسی قورئان دایکی ئیماندارانە. لەبەرەوە خۆشەویستان ئەمانە دیارترین سیماکانی ئەوان بوو و سیماکانیشان بەردەوام بوو. یعنی ئێستاش ئەم سیمایانە لە داوای ئەو خەڵکانی کە منهەجی خەواریجیان کردو بە منهەج هەر هەمان سیما بەردەوامە. خەواریجەکان بەڕێزان کۆمەڵێک زاراوە کۆمەڵێک نازناویان هەبوو. یعنی ئەوانە بەو نازناوانە چه ئەو نازناوانی خۆیان لە خۆیان نابوو
چ ئەو نازناوانی غیری خۆیان لیان ناون بەو نازناوانە زیاتر ئەناسران یەکێک لەوانە پێیانەوتە ئەهلی ئیمان ئەهلی ئیمان خۆیان بۆ خۆیان دانابوو چکە غیری خۆیان هەر سەحابی خەلیفە موسڵمانێکیان بە کافر دەزانی لەبەرەوە بە خۆیان ئەوت ئەهلی ئیمان بە خەڵکیان ئەگوت ئەهلی ئەوثان و بە خەڵکیان ئەگوت ئەهلی کوفر ئەهلی ئیرتیداد کەواتەیەکێک لە ناوەکانیان ئەهلی ئیمان یەکێتر لە ناوەکانیان بەڕێزان قڕاء بوون ئەم قڕاء ناوێک بوو هەموو خەڵک خۆیشیان و خەڵکیش ئەو شایەتیەی بۆ ئەدان ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم شایەتی ئەوەیان بۆ ئەدەن کە ئەمانە قورئان خوێنێکی باش بوون بەڵام بە چ صیفەتی قورئانیان خوێن بەو صیفەتەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەفەرمێ يقرؤون القرآن لا يجاوز حناجرهم قورئان خوێنن ئەلێرە ناڕاتە خوارەوە لەبەرەوە یەکێکی کە لە قەبەکانیان قڕاء بوون یەکێکی کە لە قەبەکانیان بەڕێزان محەکیمە بوون ئەنجا محەکیمە چ ئەوانە بوون لەسەر مەسەلەی تەحکیمی ئیمامی عەلی کافریان کرد چ لەسەر ئەوەی کە خۆیان یەکێک بوون لە بانخوازانی مەسەلەی تەحکیم یەکێک کە لە ناوەکانیان خەواریج بوو لەبەرەوەی لە جێشی ئیمامی عەلی جابوونەوە لە کوفەوە ئەوان چوونە منتیقەی حەرەورا ئیتر تێکەڵی سوپای موسڵمانان و جێشی ئیمامی عەلییان نەکرد و خوێنی موسڵمانیان حەڵال کرد لەبەرەوە پێیان وتە خەواریج چونکە لە ئیمرەی ئیمامی عەلی و خەلافەتی ئیمامی عەلی ترازان و چوونە منتیقەی حەرەورا یەکێک کە لە ناوەکانیان بەڕێزان حەروری بوو چونکە لە منتیقەی حەرەورا بوو یەکێک کە لە ناوەکانیان پیان بە خۆیان ئەم صیفەتە خۆیان لە خۆیانە پیان ئەشورات شورات بە چ معنایە بۆ معنای ئەمانە تطبیقی ئەو ئاەتە ئەکەن کە خوا ئەفەرمێ إن الله اشترى من المؤمنين أنفسهم وأموالهم لەبەرەوە بە خۆیان ئەوت شورات بەغەیری خۆیان ئەوت ذوي الجعائل ذوي الجعائل يعني چی يعني ئێمە لە پێناوی خۆیان جانی خۆمان بەخشیوە خۆمان فرۆشتووە بەخوا خەڵک لە پێناو مەغنەم و لە پێناو پارە و لە پێناو پۆستا شەڕەکە ئیتیامی ئیمامی عەلی و ئەصحابی ئیمامی عەلیان بەمە ئەکرد لەبەرەوە ئەمە چێک بوو لەو لە قەبانی کە خۆیان ناوی خۆیان پێنا یەکێک لە قەبەکانی تریان نەواسب بوو بەڕێزان چونکە ئەمانە نصبوا العداء لعلي ولأهل بيت النبي وأصحاب علي چونکە ئەمانە دژایەتیەکی سەرسەختی ئیمامی عەلی و دژایەتیەکی سەرسەختی ئەصحابی ئیمامی عەلی و ئەهل بەیتی پێغەمبەریان کرد صلی الله عليه وسلم بەداخەوە وشەی نەواسب ئێستا شیعەکان لە غەیری محلی خۆی بەکاری دێنن کە بە ئەهلی سونە ئەڵێن نەواسب ئەوان پێیان ئێمە دژایەتی عەلی ئەکەین لەبەرەوە بەعکسەوە ئێمە زۆر لەوان زیاتر ئیمامی عەلیمان خۆشەوی وەلامان بۆی هەیە بە ئەصحابی پێغەمبەری ئەزانین و خۆشویستنی ئیمامی عەلی و ئاهل بەیتی پێغەمبەر بە بەشێک لە ئیمانی خۆمانی ئەزانین بەڵام خەواریج وا نەبوون ئەم ناوە ناکرێت لە خەواریجەوە تەعمیم بکرێت لەبەرەوە پێیان گوتان نەواسب لأنهم نصبوا العداء لعلي ولأهل بيته یەکێک لە ناوەکانیان ئەهلی نەهڕەوانیان پێ ئەوتن لەبەرەوەی ئەمانە زیاتر لەو منتیقەیە بوون و شەڕێکی مەشهوریان هەبوو بە شەڕی نەهرەوان حکمی خەواریج بەڕێزان یعنی سەرەتایی هەموو ئەم پۆخڵەوات و پەڕگیری و خراپەیی کە کردیان دەرحەق بە ئەصحابی پێغەمبەر و دەرحەق بە بۆ نمونە ئیمانداران لەو سەردەمانەیە و لە حەڵالکردنی خوێنی خەڵک ئەصحابی پێغەمبەر و ئیلە الآن علەما تەکفیری خەواریجیان نەکرد واتە نەیان گوت خەواریجەکان کافرن وإنما گوتیان ئەمانە کۆمەڵێ مسلمانن و ئەم مسلمانانە فیتنەیەکیان بۆ دروست بووە جەهلێکیان بۆ دروست بووە ئەم جەهلە وای لێکردوون سەری لێ شێواندون نەخوێنیان حەڵالکردن نە حکمی کوفریشیاندا بەسەریانە بەڵام ئەمان هەموو ئەمانیان بەرامبەر بە مسلمانان کرد و ئەمە تقریبا شبه متفق عليهە هەرچەندە هەندێک لە علەما ڕەیەکی شاذیان هەیە بۆی خەواریج کافرن بەڵام ڕەئی ڕاجح ئەوەیە کە نە خەواریج کافر نین وئینەما خەواریج جەمعێک وەکو ئیمامی عەلی تەوصیفی کردن کاتێک لەیان پرسی ئەکوفارون هم گوتیان ئەمانە کافرن فەرمی من الکوفری فەڕوو فەرمی ئەوانە لە کوفر ڕایان کردووە گوتیان ئیذەن منافقون گوتیان کەواتە ئەمانە دۆڕون گوتی دۆڕۆش نین لەبەرەوەی دۆڕوەکان خوای پەروەردگار وەصفی نوێژەکانیانەکا فەرمێ ولا یەئتون الصلاة إلا وهم كسالى زۆر بە تەمەڵی و بە ناڕەحەتی و بە سستی نوێژەکەن بەڵام فەرمی هؤلاء كما قال النبي يحقر أحدكم صلاته مع صلاته تۆ نوێژەکەی لە پاڵیانە نوێژەکەی خۆت لە بەرچاوە کوێ لەبەرمانە منافقیش نین گوتیان ئیذەن من هم گوتیان کەواتە کێن فەرمی ئیخواننا بالأمس بغوا علينا اليوم فەرمی براکانی دوێنێمانن ئەمڕۆ لێمان هەڵگەڕاونەتەوە حتى ئیمامی عەلی پێی فەرمون لەکم علينا ثلاث فەرمی سێ حەقتان لەسەرمان هەیە ئەللا نەبدەئکم بقیتال فەرمی دەست پێشخەری شەڕ نابین قەت لەگەڵتانە وەئەللا نەمنعکم الفەی و هەر داهاتێکی دەوڵەتیش بێتەوە بەشتان دەدەین وەئەللا نەمنعکم مەساجیدەنا مزگەوتی ئێمە دەرگای کراوەیە هەر کات بێن مزگەوت کراوەیە وتوانن نوێژمان لەگەڵا بکەن لەبەرەوە ئیمامی خەطابی ئیجماع دەربارەی ئەم مەسەلەیە نەقڵەکاوە ئەفەرمی ئەجمع علەماء المسلمین على أن الخوارج مع ضلالتهم أفرمي خوارج كان لقل أويش كجمرابون أفرمي فرقة من فرق المسلمين هرب مسلمان بكومالك مسلمان لقل مدلين
وأجازوا مناكحتهم وأكل ذبائحهم، وعلماء بيان جائز بوا كهاو سرقيديان لقلا بكري جنوجن خوازيان لقلا بكري وسربراوي دستيشان بخري، وأنهم لا يكفرون ما داموا متمسكين بأصل الإسلام. وبكافر لقلم نادرا بناء لسر أويك أمانة حتى وكو دز بقرن ببن ما كان إسلام وأركان إيمان وإسلام وإيمانيان هبه بوشتاني كثوابت دين وما يعلم من الدين بالضرورة أمانة با كافر لقلم نادرين سبارت بشر إمامي عليش لقليان إمامي علي وكو بغات وكو عرزم كردن شري لقل كردن نك وكو كافر خويني حلال نكردن، وإنما دفاعا عن النفس تابع جيشنويكي ترو باس كردن لبابتكي تري فيكتي تكفير. بخواي قورتان سبيرم، وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.